لێرە زیاتر کودرێت چ بە خێو دەکەن بزن والله لێرە مەڕ و بزن مەڕ بزن بەێ بەس دەبین ئەتۆ لێرە بزن زیاترەیە ئەخەوە لۆ کوشتنەوەیە لێرە ئەمن لە دەستپێکی بەرنامەکەش باسم کرد لێرە وە بزانم هەم دەکرد و دەفرۆش و هەم ڕاش دەگری ئەوە ڕۆژانە مەسەلە خەرک لە هەولێرێ دێ مەسەلا ئەوەی بزنی دەوێ بزنی دەوێ ئەوەی جیسچی دەوێ جیسچی لۆ دەکوژینەوە ئەوەی گۆرچی بوێ گۆرچی لۆ دەکوژینەوە ڕۆژانە یعنی بە بەردەوام یعنی لێرەوێ وەزا مەسەلە بەرەبەری قوربانیە ئەوجا هەیە لۆ گۆرچی دێ هەیە لۆ شەچی دێ هەیە لۆ بزنی دێ وەڵعاسر هەوچی ئەوان بێ ئەمەش لێرە ئەمە کردینە دەستخۆشی لێ دەکەین بەێ هەمووکو تەلەڤیزۆن هەمووکو بەرنامەی ئاوایی کە ئەمە میوان جەنابتون دەستخۆش لێ دەکەین کە احتمام بە کودرێ احتمام بە بەروبوومی خۆمال دەدێت چکۆمە هەمیشە گلەیەکمان هەیە ئەمە وەکو هاوڵاتی دەرێن کاکە ئەمە لە کوردستان هیچمان نیە و بەروبوومی ناو خۆیمان نیە بەڵام ماشەڵات و ئەلێرە کودرێ ئەو هەنجەتە نێشتە بەروبوومی خۆماڵیت هەیە بە خودای ئێستا لە گوندان کابرا ئەگە لە گوندی مەڕی نەبی بزنی نەبی چێری نەبی لە خۆی بست و شاری باش گوند معنایە گوند یعنی بۆی خۆشە حتا مریشکت هەبی لە هێلکەی ئەوە قازت هەبی لە فەرخەی قسەشی خۆش لەبۆ ببینن برادەرەکەم ماری مامی لە گوندی بوو دەیگوتم مامە دێم سەران دەستان پێ نایە گوتی وڵی تەبقی دەستی هێلکەش دێ خۆت دەگوتم باشە ئەنگۆ لە گوندینە ئەمن بێم بدەنە من هێلکەیان یان ئەملوتان بینم ئەو ڕازەکەی گوند بەشتانەوە جوانە گوندەگە هەموو شتەچی نەبی بەڕاستی هەچی لە شاری بکڕی بخوای بستو لە خۆی لە شاری دابنیشی باشترە نەک بێ لە گوندی بەس عیوانی گۆشت یان ماست و پەنیر و ئەوشتانش ماستی برین عیوانی گۆشتمان هەیە عیوانی برێن سەر عیشمانەیە لۆ شیر و مەیرە و پەنیر و ئەو شتانە لۆ ئەوش هەر خەرک لە هەولێرێ دی هەمووی مشتری خۆمان هەیە تەلەفۆنەکە مەسەلا ماسمان دەوێ مەیرەمان دەوێ ئەو شتانە هەرچی ئەوان داوا بکەن ئەمە لێرە لۆیان دابینەکەی بێرێ دەکەن بەێ ئەدیکا کەرستەی بێرم نەدیت ئەو تەلەوی بێت بەردەبێر سەربێر پێش ئەوەی ئەتو بێ ئەمن خەریکی سەربێرێ بووم بریا زووتر هاتبای ئەو ناوانەی گوتم تاو بۆینە بێر و بەردەبێر و سەربێر بێر بێرکردنەکەیە بەردەبێر ئەو ئەو بەردێکە لە سەدا دەنیشن بێری ئەوەیە کە حیوانەکە دەدۆشی ئێستا ئاسان کار بۆ ئێستا کابرا سەربێری حیوانەکە دەگری بلۆکەشی لە بنە خۆی دانێ و شەکە ئاسان بووە ئەوە ماحمەد ئەلێرە بابرن بەس حیوان تێوە یان چێروش تشتنە چێریشمیە چێرشتێ لێ وە بزان بزنەکان کاتێ بەڕێکردنتان لێ بەخوای ئەوانە دانی سبەینان بزن ڕێک بە زەحمەت دەلەوەڕێ هەر غارە داتن مەرفەقیرە ئەو دەداکردنی مەڕی ئاسانترە ئەرێ وەڵڵە بەروبوومی مەڕی بەس لە بە شیرەکەی ئەگەر بزنەکە شیری زیاترە مەڕەکە وەڵعاسرەگەر بەرخکات لێ فرۆژ یان بڕیتەوە شیرەکە هیچ کاتە بزنوە نییە لە مەڕی دەرێن ئەوە سەرڕەشە ئەوە قولێ ئەوە کەوی سارە ئەوە ئێستا تەماشەکە ئێستا ئەو بزنە ئەوە سۆرە ئەو برێن سۆرە ئەوە گۆردی کا سۆرە ئەوە گۆردی کار سۆری پێدرن ئەوە بەلەکا سپیە ئەوە کوورە ئەوە گۆردی مسا زا هەیە هۆرەمانە هەیە قۆچی مەسەلا ئەوە هەر بەناوعک خوای گەورن دروستی کردێ و نەخشەکی جوانی لۆدانەیە و زۆر لە سەمەڕمان جێل دەبێ محمەد دەرێ ئەو حیوانە قڕنەی پێونووسە یان گەنی پێونووسە قڕنە و گەنە چێ نەخۆشییان قڕنا زانی کووە قڕناشتا مەسەلا دەبێت یا جیاک خاوینە دایم قڕنەی لێە ئەو قڕنەیە خۆی دەگەینتە ئەو عیوانەی ینی ئەوەندە سەریعە خۆی دەگەین تێوشی خۆی گەیاندێ عیب نەبی بەو قالبی جێ هابرێن ڕوود بیتن پێوە دەنووسێت دوێە دەبیتە خینی دەمژی دەبیتە پند ئەوجا بەڵ دەبی ینی هەندێک عیلاجی وشی عیوانەکەت شوت عوز ئێستا عوزمان ئێستا پێشان دەدەم لە عوزەکەی ئەو عشەراتی بەناو قالبی ئەو عیوانەوەبی هەمووی دێتە خوارێ هەمووی دەمری عوزەکە لە چیە؟